میسۆ هەسا چی بۆ کاک بێژن بڕۆ ڕۆ بە قوربان تاو ئەم ڕۆفی ئەوڕۆ بەخۆم یەکەم ڕۆژی ئیشێمە کاکە گیان ئیسە من خاوەنی ئیش نیم پێت ئەڵێم بڕۆ نانەشتیوانی ناچمەوە برا گیان بڕۆ کاکە ئیشمێ ئیشمێ لە دوکانسە لەگە تاجرەکانی تر کۆبوونەوەمانێ لێرە یەکاک بێژن دەچم لێرە لە مەغزان ئیسراحەت دەکاتە کۆبنەوەتەوە دەبی کاکە بڕۆ بە قوربان ئیسە من خاوەنیش نیم پێت ئەڵێم بڕۆ کاکە پارەکەشت نابڕم قەتە ڕاتە بت ناکەم لاڵ بووم دەبڕۆ کاکە دەبڕۆ ئەدی بەس دەچیەوە تو لا حول ولا کاکە ناڕۆمەوە من لێرە بم ئیشمێ کاکە ئیشم هەیە نانە ناچمەوە کاک بێژن ئەلو بێژن ئاگا لێ نییە سعدی هاتووەتەوە ێ بابا زانم لە ماڵ بوو کوڕێ هاوار عەزیزەکەم وەڵڵا ئێستا وتێتم بۆ دوکان ئاگادار بەو کوڕە بەڕێکە وا نەڵێ ئەرێ وەڵا وتی ئەچم بۆ دوکان باشە باش حافظ خۆ هەسە بڕۆ ناڕۆم بەخۆ ئێستا کاکە ئەو کڕ چی بۆ کاک بێژن چی بووە ناڵی بێژن چی بووە سلام عليكم. کاک سعدی کاک سعدی ونیە توش کوڕە کابرای نەبووی ئەوی بێژن ئەوەی بێژە مشکلەکە لەگەر مارێک بۆ هەبوو هەونی با هەوم ستاکی لێرە کاک سعدی گولە تو چ دەکەی لێرکانە دەبی بەغەرەتی نەهاتەوە کوڕم ئەوە دوکانی منە ئەتو چ دەکەی لێ پێ دیسان بێژن دەربیاویشت لو بێژن چی کردیا گوتی ئەمن ساحب دوکان و ئەمن لێرە کردە شاگرد ئەی هەوار ئەی هەوار بەس خەتای بێژەری نییە ئەوە خەتای ڕەشیدیە لەگەری ڕێککەتی ڕەشید کو لێگەڕا وەڵام ملیۆنە و 500 زاریشمێ وەرا ملیۆنێک و سندانت هەیە ڕەشید بالۆنە و نانەکی گەرم جواب داداتەوە ڕەشید بەبر بدێ ئەدی بێژەن لە چێە نازانم لە چییە بێژەن سەندان کوشتێرێ وەڵا دیسان گوێرە سەندان لە خۆت و لە سەعەدی و لە ئەژدادی سەعەدیش ئەو شێتم دەکەی ها بەخۆتم پاکی کەمەوە تا تۆ ئەوە چێتی فێر کرد چێ ئەو دەربانی فێر لەگە چێ ڕێککەتی ها لەگە چێ ڕێککە دەخن چێ ئەرێ دەبەسە کاک سعدی من لەگەڵ کاک ڕەشید ڕێکەوتم پارەم دابوو لەگە ڕەشید ڕێککەتی خۆتیم ڕەشید لە پێناو پارەی نییە خۆشی ئەستەغفیرەڵڵاه